کاکتۆر بەخێر بێن. زۆر سپاس مەمنون. دکتۆر ئایا دەکرێت مانجی ڕەمەزان هەلێکی باش بێت بۆ تێستە تاقیگەیەکان؟ بەناوی خوای بەخشندەوە میهرەبان سەرەتا مانجی ڕەمەزان لە سەرجەم مسلمانە پیرۆز بێ و خوای گەورە تاعەت و عیبادەتمان قبوڵ بکات. ئەوەی کە گوتت پرسیارێکی زۆر گونجاوە. ڕەمەزان چانسێکە هەڵێکی زۆر باشە بۆ تێستە پزیشکیەکان. ئێمە دەتوانین بڵێین دوو جۆرە بە ڕۆژیبوونمان هەیە. ڕۆژبوونێکی خودایی کە سیامە وازبە لە ڕووی شەرعەوە، ڕۆژیبوونێکی تاقیگەیی. ئەوەی کە جیاوازی لەوێن ئەو دوو ڕۆژیبوونە دەکرێت ئەوەیە لە ڕۆژیبوونە تاقیگەیەکە بابای نەخۆش یان ئەوەی کە دەوێت تێستی خۆی بکات دەتوانێت ئاویش بخوات، بەڵام دیارە لە ڕەمەزانی پیرۆزدا دەبێت بابا لە هەموو شتەکان خۆی مەنع بکات. بەڵێ بەپێی ڕێکخراوی شەکرەی ئەمریکی کە پێی دەڵێن ئەمریکان دایابێتیک ئەسۆسیێشن، هەر کاتێک تۆ بوێت خۆت تێست بکەیت بۆ ئەوی بزانیت نەخۆشی شەکرەت هەیە، وا پێویستە بەلای کەم 12 کاتژمێر خۆت مەنع کردبێت لە خواردنەکان. ئەمەش ڕەمەزان هەڵێکی باشە. و هەروەها بۆ سەرجەم تێستە چەوریەکان بەپێی ڕێکخراوی ناشنال لیپید ئەسۆسیێشن، واتە ڕێکخراوی نێودەوڵەتی یاخود نیشتیمانی چەوری ئەمریکی، وا پێویستە بۆ سەرجەم تێستە چەوریەکان کە خۆی لە کۆلسترۆل و ترایگلیسراید و HDL و LDL دەگرێتەوە، وا پێویستە نەخۆش بەلای کەمی 14 کاتژمێر خۆی مەنع کردبێت لە خواردنەکان. بۆیە دووبارە ڕەمەزان هەڵێکی باشە بۆ تێستە چەوریەکان. جگەلەوەش هەندێک تێستی ئاسایی بۆ نمونە ئەوانەی کە بەردەوام کێشەی هەوکردنی گورچیلیان هەیە، وا پێویستە ئەو میزەی کە بۆ تاقیگە دەیهێنێت وا پێویستە لە میزێک بێت لە بەڕۆژیبوون بێت و یەکەم میزی بەیانیان بێت. و هەروە ئەوانەی تێستی سکپڕی دەکەن لە میزدا هەمان میز پێویستە. بۆیە جگە لەوانە چەندین تێستی تر گونجاوە پێویستە کە بابای نەخۆش لە ڕەمەزاندا بیکات. بۆیە ئێمە وەکو تاقیگەی نەخۆشخانە میهرەبانی زۆر ئۆفەری تایبەتمانەیە. یەک لەوانە ئۆفەرێکی گشتیە کە سەرجەم تێستە تاقیگەیەکانی تێدا هەیە، زۆر گونجاوە بۆ هاوڵاتیانی بەڕێز لە ڕەمەزاندا بێن ئەم تێستانە ئەنجامدەن. دووبارە سڵاوڕێز بۆ ئێوەی خۆشەویست. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.